گۆرانیە تایبەت سەرداوی کاکە هێمن و کاکە محەممەد یوسی خۆشەویست پێشکەش و مەجلیسە بەڕێز خۆشەویستەی کە لێرەن. زۆر سەرخۆشم لەگ بەدوای پێکادەنووشم ئەو دەمەی کە زۆر سەرخۆشم لەگ بەدوای پێکادەنووشم خۆری باوەش بادەجێر بێ هەر لای تۆیا بیرۆشم خۆری باوەش بادەجێر بێ هەر لای تۆیا بیرۆشم نازەنینێ مەزەبینێ چاوەکەم دێمۆ مەڕۆ چاوەکەم دێمۆ مەڕۆ تاکووقی ئامەدێ بەرنادا دەستی من دامانی تۆ دەستی من دامانی تۆ خانەقا و خانە بێزارم با دەردی دێڵە گرفتارم خانەقا و خانە بێزارم با دەردی دێڵە گرفتارم سەد کەڕاتم دڵ بشکێنی هەر بە ئومێدی دیدارم تێناگەم لەما بەسی تۆ دەستم ناگاتە دەستی تۆ سەد کەڕاتمەی نۆشیوە بە پیاڵەی چاوی مەستی تۆ نازەنینێ مەجەبینێ چاوەکەم دێم و مەڕۆ چاوەکەم دێم و مەڕۆ تاکووقی ئامەدێ بەرنادا دەستی من دامانی تۆ دەستی من دامانی تۆ سەنسەری هەولێر.